16 ئۆکتۆبەر دوێنێ لە کەرکوک و ئەمڕۆ لە شەنگال. بەرهەمی 3 ساڵ شەڕ و قوربانیدان و لە سەدا 51 خاچی هەرێمی کوردستان لە 24 کاتژمێردا لەدەستدرا. هەتا ئەمڕۆژ پەردە لەسەر بەشێکی نهێنیەکانی پشت ئەو ڕووداوە لانەدراوە. هەندێک بە خیانەت و هەندێک بە فرۆشتن ناوی دەبن. ئاسەوارەکانی تاکو ئێستا بەسەر سنوور و جوگرافیای هەرێمی کوردستان و ڕەوتی ڕووداوە سیاسیەکانی باشووری کوردستان و پێگەی کورد لە عێراق ماونەتەوە. 16 ئۆکتۆبەری 2017 ئەو ڕووداوەی ناکرێت لەگەڵ باسکردنی پەرش و بڵاوی ناوماڵی کورد و پیلانی وڵاتان دژی کوردستان باز نەکرێت. سێ ساڵە ئەو ڕووداوە ڕوویداوە، بەڵام ئاسەوارەکانی هەموو ڕۆژێک خۆیان نوێ دەکەنەوە. هەر کاتێک یەنەکە و پەدەکە پەیوەندیەکانیان تێک دەچێت، ئەو ڕووداوە وەک چەکێکی کاریگەر دژ بە یەک بەکاردەهێنن. پەدەکە دەڵێت گروپێک لە ناو یەنەکە ڕێکەوتنیان لەگەڵ عێراق کردووە و کەرکوکیان بە بێشەڕ ڕادەست کردووە. یەنەکەش ڕیفراندۆمەکەی مەسعود بارزانی بە هۆکاری سەرەکی دروستبوونی 16 ئۆکتۆبەر لە قەڵەم دەدات. پێنجی ئەیلولی 2017 ڕیفراندۆم لە باشووری کوردستان ئەنجامدرا. ڕیفراندۆم هەڵوێستی عێراق و ئێران و تورکیای کردە یەک. هەر سێ دەوڵەت دەستیان بە مانۆڕی سەربازی کرد، فڕۆکەخانە و دەروازە سنوورەکانیان داخست و گەماروی ئابووریان خستە سەر هەرێمی کوردستان. عێراق مۆڵەتی 48 کاتژمێری دانا بۆ کشانەوەی پێشمەرگە لە ناوچە دابڕێنراوەکان. 15 ئۆکتۆبەر مۆڵەتەکە کۆتایی هات. یەنەکە و پەدەکە لەسەر ئاستی باڵا لە هاوینە هەواری دووکان کۆبوونەوە. 5 خاڵیان ئاڕاستەی عێراق و کۆمەڵگای نێودەوڵەتی کرد تا باشتی کێشەکان چارەسەر بکرێت. دوای 12 کاتژمێر لەو کۆبوونەوەیە بەرە بەیانی 16 ئۆکتۆبەر هێزە عێراقیەکان لە کەرکوکەوە زەنگی هێرشیان لێدا. لە 24 کاتژمێردا تەواوی ناوچەکانی مادەی 140 کەوتەوە ژێر کۆنتڕۆڵی هێزە عێراقیەکان. زۆرینەی کێڵگەنەوتیەکانیش کەوتنەوە دەست عێراق کە سەرچاوەی داهاتی هەرێمی کوردستان بوون. ئەوەش هەرێمی ناچار کرد دووبارە ڕێگای بەغداد بگرێتە بەر و داوای بەشە بودجەی بکات. تعریب لەو ناوچانە دەستی پێکردەوە و ئیدارەی ناوچەکانیش لە کورد وەرگیرایەوە. لە دوای ئەو ڕووداوانەوە تا ئێستا 118 بەڕێوەبەر و ئەفسەر لە یەکە ئیداریەکانی کەرکوک لە کورد وەرگیراونەتەوە و عەرەب و تورکمان لە جێگەیان دانراون. هەتا ئێستا کەس لەسەر ئەو ڕووداوانە لێ پێچینەوەی لەگەڵدا نەکراوە. پەرلەمان و دەستەی دادوەریش گوێی خۆیان لێکڕ کردووە. جارێکی دیکە ئەمڕۆ 16 ئۆکتۆبەر لە شەنگال خۆی نوێ دەکاتەوە. ئەو شارەی ڕۆژێک بۆ داعش و ڕۆژێکیش بۆ حەشتی شەعبی جێهێڵدرا. ئەمڕۆژ دەیانەوێت لەسەر سینیەکی زێڕین پێشکەشی عێراقی بکەنەوە.